هەموو ساڵێ بەهۆی نزیکبوونەوەی لە مانگی ڕەمەزان و هەروەها جێژنی قوربان بۆ ئەو دوو جێژنانە بە تایبەتی ئێمە زۆر هەوڵین لە ڕێی خێرخوازانەوە کە هاوکاریان بۆ کۆکەینەوە. هاوکاری پارەکانیان بڵێ بەردەوام مانگانە هەیەە، بەڵام وەکو خواردن لە جێژنەکانە ئێمە توانین کاسەی جێژنیان بۆ دابینکەین. کاسەی جێژن لە ڕێی خێرخوازانەوە بۆ ئەم جێژنە بۆ 500 خانەوادە کە ئینشاءڵڵا وا لە قۆناغی یەکەمان دەستمان پێ کردووە، نزیکەی 200 خانەوادەمان بان کردووە ئەمڕۆ کە کاسەی جێژنیان پێشکەشەکەین، لەگەڵەوە شا خواردن و هەروەها گۆشتی سوور لەگەڵ مریشکی فرێش ئەوانش پێشکەشیانەکەین، چونکە بەڕاستی هەموو خانەوادەیەک بە تایبەتی لە جێژنا پێویستی بە و خۆراکە هەیە کە بڵێ بۆ مناڵەکانی دابین بکات و هەروەها بۆ مناڵەکانی سەرف بکات و لەگەڵەوەشا بۆ هەموو مناڵێک بڕی 100,000 مانیاوە تێ بۆ ئەوەی کە تر پێداویستی جێژنی پێدابین کە جلوبەرگە هەر شتێکە کە خۆی پێی باشە. یانی مادیان زەعیفە، ئێمە کە سەردانیانەکەی نەچینە ماڵیانە ماڵی وایان هەیە ماڵی ڕوت و قوت، یعنی بڕۆ بکە حەسیرێکی داخستووە، یعنی ئەو سەردانی ئێمە سوودی ئەوەی هەیە کە ئەچینە ماڵەکە ئەیبینی بۆ شێوەیە ئێمەش کە تەکلیف لە خێرخوازەکە ئەکەین، یعنی فۆرمی تایبەتیمان هەیە، فۆرمەکەی ئەینێ بۆ شێوەیە کە ئەزانێ وەزی ئاوە هەیە 8 مناڵی هەیە، هەر 8 مناڵەکە لە خوار 15 ساڵەوە، یعنی ئەوە بەڕاستی لایەنی بژێوی زۆر لەژێر با بڵێن سفرەوەیە.